سڵاو قوتابیان خوێنکارانی ئازیز لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ ئەوەی کۆتا ڤیدیۆ لەبارەی بەشە پزیشکیەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوی خۆشەویست باز بکەین. لەم ڤیدیۆدا بە تایبەت باسی ئەو بەشانە ناکەین کە لە یەک شاری یاخود لە یەک زانکۆی هەرێمی کوردستانە هەن. بەشەکان چین، لە چ شارێک هەن، کەمترین کۆنمرە وەرگیراوەکانیان بە زانکۆڵایەن و بە پاڕالێل چەند بووە. ئەم کۆنمرانە ئێمە بۆی خۆشەویستی باسەکەین بریتین لە کۆنمرەی ساڵی خوێندنی 2022-2023 واتە ساڵی پاری خوێندنی زانکۆ پەیمانگەکان. ئەی بۆچی بەکاری دێنین؟ ئێمە ئەو کۆنمرانە ئەو داتا و زانیاریانە وەکو بەرچاوڕوونیەک وەکو ڕێنیشاندەرێک بەکاری دێنین لە پڕکردنەوەی فۆرمەکانمان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 بە هیوای ئەوەی داتا و زانیارێک هامان جێگەی سود و ڕەزامەندیتان بێ و ئێوەشتا کۆتای ڤیدیۆ لەگەڵمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و بۆ دڵگەرمی ئێمە هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش لایک و کۆمنتیان هەبێت. بە هیوای سەرکەوتنتان.